ئەم دەورەیە کراوەتەوە بۆ هەڵسەنگاندنی ئەو ڕاهێنەرانەی کە هۆڵیان هەیە کە بتوانن ئاستی ڕۆشنبیریان ئاستی تێگەیشتنیان لەگەڵ هۆڵەکانە ڕادەیە چەندە کە بتوانن ئەو شەهادانەی کە بەدەستیان هێناوە کە بتوانن بۆ ئەوە نەبێت کە بەس بۆ ناوبێ بۆ ئەوە بێت کە بتوانن هۆڵەکانیان پێ ببەنە ڕێوە. ئێمە وەکو ڕاهێنەرانی مەسەڵەن شاری هەولێر زۆر خۆشحاڵ بووین کە هەموو ڕاهێنەرەکان لە ناوچە جیاجیەکانی کوردستان هاتبوون بۆ ئێرە بۆ هەڵسەنگاندنی تواناکانیان. من وەکو ڕێخەرێکی ئەم چالاکیە هیوام وایە ئینشەڵڵا زیاتر هاوکارمان بن ئەوانەی کە لە بواری وەرزشن بۆی زیاتر ژن بێتە پێشەوە زیاتر لەناو کایەکانی وەرزشە ئێمەش هەبین. هەموو پیشەیەک ئێستا لەگەڵ جارانە گۆڕانکاریکە دروست بووە. ئەو گۆڕانکاری کە دروست بووە جاران خەڵکێک نەوعەجلێکی لەبەرەکەن خەڵکێکی کە هەبوو وەکو ئەم خەڵقی ئێستا نەبوو. ئەم خەڵقی ئێستا کە ئەیبینی بە شێوەیەکی تازەتر ئەوێ ئەو شتا لەبەرکە بەکاری بێنێ. هەفتاوشەش هاتمە ئەم دوکانم کڕی ئیتر لە هەفتاوشەشەوە لەم دوکانە بەردەوامم. یەک دوو جار لە بیدایەتی هەشتاکانە وازم لە خەیاتی هێنا بۆ واسطەی عەسکەری و ئەو شتانەوە، بەڵام عاقیبەت هەر هاتمەوە عینی دوکانیشم کڕیەوە. کاری ڕۆژانەی ئێمە ئیشی کوشنوگاعیە و ئێمە ڕۆژانە خەڵکانێکی زۆر ئەلحەمدولیلا ڕوومان تێگا لە بەرەوەی ئێستا بە حکومیەوەی کە وەرزەکەی وەرزی سیستانە ضروریاتێکە بۆ ناو سیارەکە گاعی تێبگری و لە بەرەوەی کە بە قاچی تەڕ و بەوە نەچتە ناو سیارەکە لە بەرەوەی سیارەکە تەڕ نەبێ ناوەکەی و بۆ نیژ نەکات چونکە هەموو سیارەیەک ماڵی دووەمی ئەو کەسانەیەکە هەیەە جا لەبەرەوەی چۆن پێویستەکە ماڵەوە احتیمامی پێبین و ضروریشە ناو ئۆتۆمبیلەکانمان پاک و خاوێن و بە تەرتیب و جوان بێت.